ئەنجامدانی قوربانیکردنی بە کۆمەڵ لە ئیدارەی ڕاپەڕین ئەوە نیشان دەدات ئەگەر هاوڵاتیانم شاری دارایی قوڵیشیان لەسەر بێت پابەندبوونیان بە ئاینی پیرۆزی ئیسلام و لە پێناو بەدەستێنانی ڕەزامەندی خودایی مەوسیم و بۆنە ئاینیەکان بەرز ڕادەگرن. بەنسبەتەوەی کە خەڵکی ئێرە هیچی حیوانی نییە، حیوانەکەش هەموو دەکڕێ و هیچ تیجارەتێک و بازرگانیەک و حیواندارێکیشی نییە. لەگەڵ ئەوەشدا هەمووی لە شوێنان دەکڕ و هەموو لە شوێنان دێنی. زۆر ڕازیم خوا جەزایان داتەوە، بەڕاستی غیرەتیان جوڵان بەرامبەر بە دینەکەیان و بەرامبەر بە خەڵکی مەتیقەکەشکان. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستانی چاو لە کۆمەڵە نەخوێندەوار و چاو لە کۆمەڵە گەنجێکی وەکو ئێمە بکە بۆەوەی داهاتی ئەو وڵاتە لە باج لە زەریبە لە عەدالەتی کۆمەڵایەتی بۆی شەفاف بێ، بۆی چیتر داهاتی وڵاتە بە فیڕۆ نەڕوە. ئێمە دەتوانین لە گوندی خۆمان ئەو پەڕی عەدالەتی بنوێنین، بە حکوومەتی کوردیش بتوانی لە وڵاتەکەی خۆی ئەو پەڕی عەدالەتی بنوێنی بۆی هەمومان ئیستیفادە بکەین و هەمومان وەکو یەک بژین و هەمومان لە چوارچێوەی وڵاتێکدا بژین بە وڵاتی خۆمانی بزانین، نەک کۆمەڵە خەڵکە قڕ بێ و کۆمەڵە خەڵکێک پڕ بێ. 1038 نفوسی تێدایە، هەر نەفەرەی کیلۆ 150 گرامی بەردەکەوێ. لەخوای بزیاد بە زۆر باش بەڕێوە دەچی و لە ئێرە تەسیر تێنەکردو لەخوای بزیاد بە زۆر باش خەڵشێرە زۆر باش هەموو ساڵان تەسیر تێناکە و ساڵ لە ساڵ گەرم و کوڕتر دێ بە قوربانیەکان. مامۆستایانی ئاینیش دەڵێن زیندوکردنەوەی سونەتی قوربانیکردن کۆمەڵە گوانەی گرنگی تێدایە. لەو ڕۆژەدا موسڵمانان بە بەخشینی ماڵەکانیان سونەتی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەلام زیندوو دەکەنەوە. الحەمدولillah خەڵک شارەزایە و شیارە بۆیە ئەوە تەسیرێکی زۆری هەیە کە دایانەوێ جارێکی دیکە یعنی ئەو ڕێو شوێنێ هەڵبگرنەوە کە حەزەتی ئیبراهیم هەڵیگرتووە بە ئەولادێک ئامادە بێت ئێمەش ئامادەینە بە ماڵ تەزعیە بدەین لە پێی ناوی خوای پەروەردگاردا. ئەو جێژنە بەڕاستی لە لای کوردی موسڵمان بایەخێکی تایبەتی هەیە و هەروەها خەڵکیش الحەمدولillah لە خوای بەزادە لەگەڵ ئەو هەموو قەیرانی و لەگەڵ ئەو هەموو نەخۆشی و لەگەڵ ئەو هەموو ناخۆشیانێکی ئێستا هەنا الحەمدولillah لە خوای بەزاد بێ خەڵک هێشتا گوڕوتینێکی زۆر مهمی هەیە لە بۆ ئەو خێرە گەورەی بۆ سونەتە گەورەی. لە زۆربەی ناوچەکانی ئیدارەی ڕاپەڕین هاوڵاتیان قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدەن و دواتر بەسەر هاوڵاتیاندا دابەشی دەکەن. پەیام دیارترین ئەو ناوچانەی بەسەر کردەوە کە زۆرترین قوربانیان تێدا ئەنجام درراوە. لە گوندی توەسووران 146 بەشە قوربانی هەبوو و بەسەر 2000 هاوڵاتیدا دابەش کراوە. لە گوندی گرتکی ناحی سەنگەسەریش 2500 کیلۆ گۆشە بووە و بەسەر 840 هاوڵاتیدا دابەش کراوە و هەر نفوسێک 3 کیلۆ گۆشتی بەرکەوتووە. لە گوندی قەمتەرانی ناحی چوارقوڕنەش 1931 کیلۆ گۆشتە بووە و هەر هاوڵاتیەک نزیکەی 2 کیلۆ گۆشتی بەرکەوتووە. لە گوندی زورکانیش زیاتر لە 3500 کیلۆ گۆشتە بووە و بەسەر 1940 کەسدا دابەش کراوە. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.